دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور لە چوارچەوەی هەڵمەتە چڕ و بەردەوامەکانی هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور بۆ نەهێشتنی دیاردە دزێ و نەخوازراوەکان و پاراستنی شوێنەوارەکانی هەرێمی کوردستان دوای کۆکردنەوەی زانیاری ورد و چاودێریکردنی بەردەوام دەستنیشانکردنی دووگمان لێکرا و هێزەکانمان لە ڕۆژانی پشووی جەژندا گەشتنە دەرەنجامی ڕاستی. بۆیە ڕاستەوخۆ دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی شارە زوور بە پێی مادەی 63 لە یاسای شوێنەوار هێزەکانمان توانیان هەردووگمان لێکرا و بە ناوەکانی تا حاحا ها ساد ئەلف دەستگیر بکەن. دەستیش بگرن بەسەر حەوت هەیکەلی شوێنەواری و بڕی 4786 سکەی شوێنەواری کە لە شاری سلێمانیەوە هێنابوویان بۆ ناو پارێزگای هەڵەبجە بە مەبەستی ساختکردنەوەی. دوای دەستگیرکردنیشان هەردوو تۆمەتبارەکە دانیان بە تاوانەکانیان داناوە. بۆ ئەو مەبەستەش دۆسیەی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و لێکۆڵینەوەی زیاتریش بەردەوامە. جێگەی خۆیەتی لێرەوە سوپاسی خەڵکانی دڵسۆز و نیشتیمان پەروەر بکەین کە هەمیشە هاوکاری هێزەکانمانن و هاوڵاتیانی خۆشەویستیش دڵنیا دەکەینەوە هێزەکانمان بەردەوام لە ئەرکدان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و بە دادگایی گەیاندنی هەموو تۆمەتباران بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور.